Отсюда я хочу приветствовать. ئەمەیە سڵاو لە گەلی کوردی مەزن بکەم. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ پێشکەشکردنی کۆنسێرتێک لەگەڵ مایسترۆ عەبدوڵڵا جەمال سەگرمە. پرۆگرامێکی جوانمان ئامادە کردو بۆ ئەم کۆنسێرتە. بەرهەمی زۆر جوانی تایە، کلاسیک و بێتۆڤن و مۆتسارت و فۆرێ، هەروەها بەرهەمە میلیەکانیش. خاڵی هاوبەشە بینم لە نێوان میوزیکی کوردی و میوزیکی جۆرجیا. ئەمێ پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو مۆسیقیەکان بکەم لەبەرە ئەوەی کە ئۆرکێسترای سمفۆنی سلێمانی ئەمڕۆ کۆنسێرتی هەیە. من ناوم شاکۆنانۆ پاشڤیلیە. من ژەنیاری ئامێری فاگۆتم کە ئامێرێکی ناوەزە و دەگمەنە. هەر بۆ بۆنێ شەوەیە کە من بانکێشت کراوم. یەکەم جار ساڵی 2014 هاتم بۆ ئێرە. ئەم ئۆرکسترایە زۆر بە باشی پێشکەوتووە. زۆر سەرسامین بە گەرم و گوڕی و خەمخۆری ئەم خەڵکەی لێرە دەژی. ئۆرکێسترای سلێمانیە بەشدار بووم و ئەم ساڵ بووم بە ئەنجام لەگەڵیانە. بەڕاستی زۆر جێی خۆشحاڵی بوو، زۆر دەمێکە چاوەڕێ بووم کە لەگەڵیانە بەشدار بوون لە کۆنسێرتێکە. تۆ کە ئەڵی شاری ڕۆشنبیری بەڕاستی یەکێک لە شتەکان، یەکێک لەو کایانەی کە ئیکا بە شاری ڕۆشنبیری موزیک و هونەرە بەگشتی لەبەرەوە گرنگی خۆی هەیە و پێویستەکان و کۆنسێرتەکان بەردەوام بوونیان هەبێ لەم شارەیە. ئۆرکسترایە 20 ساڵە دامەزراوە لە شاری سلەیمانی و ئەم ساڵ یەکەم کۆنسێرتێتی بەڕێوەیە چێ. ماوەی 3 ساڵە کۆنسێرتمان نەکردووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی باری داراییەوە. ئەم ساڵ بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و نوێی سلێمانی ئەم کۆنسێرتە ساز دەکەین بە بەشداری زیاتر لە 60 ژەنیار، زۆرینیان خەڵکی سلێمانین و هەندێک لە بەغاوە هاتوون و هەندێکی لە وڵاتی جۆرجیاوە هاتوون. کارەکان کاری مۆسیقای کلاسیک و مۆسیقای کوردیە.